بابەتی بۆریە کۆنەکەی حکوومەتی عێراقی ئەوەی کە بە عێراقدا تێپەڕ دەبێ هەرێمی کوردستان تێپەڕ نابێ ئەمە شەڕی دەرونی نییە لەگەڵ هەرێمی کوردستانە ئایا ئەکەوێتە کارم بۆریە بۆیان بە نزیکانە دەی سڵاو لە بەڕێز و لە کەناڵەکەتان ئەزانی شیکردنەوەی زۆر هەڵەگرێ ئەو بابەتە ئەتوانی بڵێ فشاری دەرونیە ئەتوانی بڵێ زەختە ئەتوانی بڵێ واقعەتی تایە چونچی ئەو هێڵە بوونی هەیە ئەو هێڵە تازە نییە کۆنە لە سەدەکانی ڕابردوو لە 1976 هاتۆتە بواری ئیشکردن تایە گرێبەست هەیە لە بینیان لە بینی عێراق و لە بینی تورکایە ترانزیتمانداوە بە حکوومەتی تورکی لە بارتەقای گواستنەوەی هەر بەرمیلێک نەوت ینی گریمان اتفاقێکی کۆن هەیە لەسەر بابەتە بەڵام ئەم هێڵە تووشی شکست کەوت و تێک چوو لە سەردەمێکە لە 2014 بۆ 2010 سەردەمێکەوە تیرۆر هەموو منتیقی گرتەوە و داعش دەستی بەسەر زۆر ڕێژەیەک زۆر لە خاچی عێراقا گرت ئەو هێڵە تووشی وەستان بوو لە زۆر مەقتەعیا تێک چوو شکێنرا تەقێنرایەوە بۆرێکە پەچی کەوت چەندین مەحەتەمان هەیە پەچی کەوت ئێستاش کە کۆمەڵە مەقتەعی لێ چاکراوەتەوە من بە تاکیدی دڵنیایی ئەوەم لا نییە لە 100% هێڵەکە چاک بوو بێتەوە چونچە وەکو وتم ئەو مەقتەعە زۆر زەرری پێگەیشتووە بەڵام لە هەوڵی ئەوەدا هەیە چاک بکرێتەوە چاکیش بکرێتەوە تەبعا بێتە دەرفەتێکی گرنگ لەم زروفەیە بە تایبەتی بە حکمیەوەی نرخی بەرمیلی نەوت سەرکەوتووە لە $100 بەسەرەوەیە فرسەتێکە بارتەقا یا قەرەبووی ئەو زەرەرە بکەوێتەوە کە لە عێراق کەوتووە ئێستا کە نەوت وەستاوە تۆ بێنە بێشاوی خۆت ڕۆژانە 3,200,000 بەرمیلمان فرۆشتووە ئێستا بەرمیلێکشمان نییە بیفرۆشین لەبەرەوەی پەکی کەوتووە گەروی هورمز داخراوە تەنها ئەو بڕی کە بەرهەم دێت بۆ ناوخۆیە بیر لەمە کراوەتەوە کە لە ڕێگەی ئەم بۆریە و یا ڕێگەی بۆری هەرێمی کوردستان کە لە توانایەتی ماکسیمەم تواناکەی خۆی لە 900,000 بەرمیلەدا ئەگەر ڕێکەوتن بکەن لەگەڵ حکوومەتی هەرێما زەرێک چۆنە لێ زەرە لە نیوە شاب گەڕێتەوە باشە بێت تەقەن ئەبێتە سەرچاوەیەک بۆ داهاتێک بۆ هەموو خەڵکی عێراق بە کوردستانیشەوە بۆیە ئێستا توانای هەیە و بۆریە کۆنی عێراق ڕۆژی 250 بۆ 350,000 بەرمیل ڕەوانە بکات بۆ نەشەڕ هەیە لەو ناوچەیە گروپەکانی حەشی شعبیە داعشە ئەتوانم چنەوە بۆریان چاپ بکەنەوە لێسە نانە من ینی لەوەیە دڵنیایی ئەوە دێنەوە چونچێ تۆ منتیقەکە منتیقەیەکە ئەمانیتیانیە تۆ لە ناو جەنگایت ینی هەڕەشەی جەنگ و ئاسمانەکە دەدەستەوە نیە و موشک و درۆنەکان ئەو ناو بەدەر لە بوونی ئەو هەموو گروپانی لەوێ ڕاستە ئەمان نییە بەڵام ئایا بواری ئیشکردن لەوەیە چەندێک سەلامەتی تایە زەحمەتە لەو هێڵە لەو مەقتەعە زەحمەتە بەڵام من ناڵێم ئەو زانیاریە لە 100% لەلا نییە ئەگەر چاک کرابێتەوە یاخود ئێمە تێستمان هەیە خۆی ئەو بەشەی کە لە کەرکووکەوە با بڵێن بە تایبەتی لە دبس بەسەرەوە هەتا ئەگاتە فێشخابور خۆی لە نزیکەی 300 بۆ 400 کیلۆمەتر زیاترە بە تەحدید ژمارەکە ڕەنگە دقیق نەبم لێی ئەو مەقتەعی کە ماوە وەکو باسی لێکرێت 100 کیلۆمەترمان ماوە ئەو 100 کیلۆمەترە تێستی تیاکرێت گوایە چاکراوەتەوە و لە تێستە کۆتایەکانین ئەگەر وابێت ئەو مۆزوعە ینی کاتێکی کەممان پێویست ئەبێت بچینەوە بواریەوەیکەوە هەناردەی لێ بکەینەوە بەڵام بە قەناعەتی من مۆزوعەکە ڕەنگە کۆمەڵێ فشار بێت یاخود هەوڵدانێ بێت بۆ ڕێککەوتن لەگەڵ حکوومەتی هەرێما ڕێککەون من پێم باشە ئێستا هەردوو لا ڕێککەون ینی دەرفەتێکە و بتوانیت هەموو خەڵک سوودمەند بێ وەزیری نەوتی عێراق ئەوەنە دڵنیایە لە بۆریەکە بۆچی داوای گفتوگۆی لە حکوومەتی هەرێم کردووە بێ آخر خۆی ئەوە منش ئێستا خەریب و ئاهات پێ بڵێم ئەگەر ئەو مۆزوعە ڕاست بێت لە بواری جێبەجێکرد نابێت هەڵبەتە ناکرێت داوا لە حکوومەتی هەرێم بکەیت بەڵام ڕەنگە وەکو شیکردنەوەیەک ڕەنگە فشار بێت ڕەنگە واقعیش بێت چونکی ئەگەر هەردوو هێڵەکە بکەوێتە بەرهەم کە زەحمەتە ئەوەیان داهات زیاترە بێت یا بەڵام من تەسەورەکەم فشار بێت تەسەورەکەم واقعەتشی تیا بێت بەڵام بە قەناعەتی من باشترین شت ئەوەیە ڕێککەوتنیەک لەم هەلومەرجە سەختەیە بکرێت ئەزانین چۆن ئێمە ئێستا بە کۆی گشتی لە عێراق 1,200,000 بەرمیل بەرهەم دێنین بۆ بەکارهێنەی ناوخۆی بە هەرێمیشەوە طبعا بە هەرێم ئێستا وەستاوە تۆ ئەو حسابە بکە لەگەڵ جەنگەکەیە وەستاوە خۆشیان ئەلانیان کرد کۆمپانیەکانی ئەوەی لە هەرێمی کوردستان کارەکەن ئەویان ڕاگەیان کە ڕاگرتنیان کردووە لە چێلگەکانەوە لەبەرەوەی چەند چێلگەیەک کەوتە بەر هێرشی درۆن و موشک و ئەوەی بەرکەوت
بە کۆی گشتی ئاو هەیە ئەگەر نا ئێمە زیاتر لە 4 ملیۆن و 200 بۆ 300مان بەرهەم هێناوە ڕۆژانە زیاتر لە 3 ملیۆن و 200 بەرمیلمان فرۆشتۆ 200,000 فرۆشراوە لە بەسراوە بۆیە ئێستا ئەو بەرهەمەی کە لە عێراقا هەیە تەنها بۆ بەکارهێنانی ناوخۆیە بە تەنها بۆ ئەوەیە تەنها و تەنهایە ناتوانین هیچ منفەزێکمان نییە ڕێگەی بانیاسە نەماوە ڕێگەی عەقەبەیە نەماوە ڕێگەی سعودیە نەماوە گەروی هورمزە ئەویش ئەو داخرا و هەرێمی کوردستانیشە ئەمە وەسعەکەیە زۆر بە کورتی وەڵامم بارەوە ئەگەر حکوومەتی عێراق نیازی هەبێ هەمووی تێست بکات و چاشی بکات چەندی کات پێویستە ئەزانی هۆ لە مەزەندەیە ینی ناتوانانی بڵێ لە کاتی ئیشکردنا ئاخر لە کاتی ئیشکردنا تۆ کۆمەڵە شت ڕەنگە لە خەیاڵتانە بێتە پێش معرقیلات ڕێگر لەوانەشە تۆ من بڵێ مەگە 2 هەفتە بۆ 100 کیلۆمەتر ئەتوانین تێستی بکەین با تێست دەکرێت 2 هەفتەشی پێ بچێت کەمتری پێ بچێت زیاتریشی پێ بچێت ئەگەر شتیکە نەیاتە پێشت ئەگەر شتیکە ڕوونەدا بۆ نمونە لیک بێتە پێشتەوە بۆ نمونە لە کاتی کارکردنە هەنێشتی جانبیت بۆ دەرەچێت لە حسابانیە ئەگەر نا کاتەکە ینی زۆر ناخایەنێت.